ئەمما ئەوەیە زۆرترین ناو کە هاتبێ ناوی من و تۆ بووە کە هاتووە ئەسە چۆنە؟ وەڵی زۆر خۆشحاڵم بەڕاستی دیلان من هەر ماڵەوەش لەبەر ئەرکێکی نیشتیمانی و ناوایە ناوناوم خۆشحاڵم بۆی کە ناوم دیلانە و هەموو وازانم بانی منەکەن بەڕاستی زوو جواب بێمەوە منی ژەرەڵم بڵێ وەکو هونەرمەندێک چۆن پاڵپشتی لە کوردانی ڕۆژاواکەی سەرەتا من زۆر خۆشحاڵم بەم یەکبوونەوە ڕاستی ئەمە لە مێژووە ڕووینەیەوە پەیامی ئێمەژەوەیە کە هەتاکو و تاکە کوردێک لە شەڕ ڕابێ ئێمە لێرەوە بە معنەویەن پشتیوانیانەکەین و لەسەر ئەم جادەیەوی ئەمڕۆ لەنە خۆپشاندانەکانەوە چیمان پێشکەشەکەی واللهی بەڕای من کاتی کاری هوەری و گۆرانی هوەری ئەو شتانە نیە بەڵام گۆرانیەکی تایبەت بە ڕۆژئاوا بابەتێکی نیشتیمانی ئەمە لەوانێ خەڵکێکی زۆر دڵخۆش بێ پێی کۆمەڵێک نەشیدی نیشتیمانی جوان وتراوە بۆ ڕۆژاوە نامەوێت ئێستا بە شێوەیەکی کەم و کورتی پێشکەشی کەم خۆی زۆر جوانە بۆ جوانیە بمێنێتەوە حەز ناکەم من دەستیامەوە بەرم ئەو دۆخی کە هەیە لە ڕۆژاوا گوزەریا بە تا چەنە کاریگەری لەسەر تۆ هەبووە وڵایی هەموو شەوێک یانی هەتاکو ئەمان باتەوە بەڕاستی من بە دیار کەناڵەکانی تەلەڤیزۆن و پەیجەکانی تەلەگرام و متابعکردنی دۆخەکانم بەڕاستی مناڵێک پەنجەیەکی خوێنی لێوێ ئێمە ئازارمان پێگایمە پێمان ناخۆشە ئومێدمان چارەسەرە بەدوای هەواڵێکی خۆشە ئاگەڕین کە چارەسەرێ لە ڕێگە بێ ئەم ئاگربەستەی کە ڕاگەیانراوە بۆ خۆی خۆشحاڵێکی زۆرە لەم کاتە ناخۆشەیە هیوادارین چارەسەرێکی بنبڕی بۆ دامرێ و کوردیش مافی خۆی وەرگێ